ئەو کاتان باش هاوڕێیان چۆنن هاوڕێیان دیونە کورتە ڤیدیۆیەک لەگەڵ دەنگێکی ژنە پەرلەمانتارینەوەی نوێ مژدە مەحموودمان بڵاو کردەوە. ئیتر کارە ساتەشکە ئەم نیشتیمانەی پیشاندە بگاتە ئەو ئاستەی سەر لە نوێ دیارەوەی کەم ئەوە نییە لە ژنی پەرلەمانتار و لە خەڵک لە ئافرەت درایە، بەڵام یعنی شتەکە جوڵاوە بە هەر حاڵ بەڵام بەر لەوە با منێک خەڵ بڵێم. خب بەشەشی گرنگی کۆمنتەکان لەسەرەوە بوو تۆ دیفاع هاوڕێیان لە ئازادی بیرڕا دەکەی لە دیموکراسیەت دەکەی تربا لە بەرامبەر بڕکابەرە کتبی بارەوەرن دژە بیر بۆ چوونە کتبی زۆر شەرمە بە تایبەتی لۆ خەڵکانێک بەخۆیان دەڵێن ئۆپۆزیسیۆن ئازادی خواست. تۆ دیفاع لە پارتێک بکەی ئەڵەم بیا پارتی لە یەکێتێک بکەی ئەڵەم بیا یەکێتی لە ئیسلامیەک بکەی ئەڵەم بیا ئیسلامی وە ڕەخنەش بگری بە دوژمنکاری لێکە دێتەوە. چای من ڕۆشنبیری مافی مرۆڤ دەبێت و دژ بە ڕەفتارەکە بی ئیتر بەرامبەر هەر بیر بۆ چوونەک دەکری. ئەگەر ئەتر ئینسانیشی درۆزنی چۆن دیموکراسی بەس لە بۆەوە نییە ڕەخنە بگری بۆی ڕەخنەش لێ بژێ ئازادی بیرڕاش ئەوە نییە بەس لە خۆت داوا بکەیت دەبی لۆ ڕکابەرەکانیش داوا بکەی و پێش بگری بەرامبەر ئەو دیاردێ زۆر شەرمە خەڵکانێک خۆی پێ ڕۆشنبیر بێت و داکۆچی من داکۆچیم لە ئیسلامی کردیە کە تا سەر ئێسقان ئەفکاری لە داعش نزیکە یەشێک لەوانە مامۆستا ئیسماعیل سوسەی خۆ ئەفکاری زۆر ئەفکارش توندڕەوانەیە بەڵام ئەرچی هەمومانە کەسی ئیسلامی هەبووە لە ئەوە دەربەندی خان زۆر باشیگەری شەهید کرا زۆر باشی ئیشمان لەسەر کرد لە ناوەندە جیانەکان با وەکو ئەوە پارتی هەبوو لە کەرکووک هەموو ئەوانەی دێتەوە بیریان یەکێتی خراپ باشیگەری کردی کاکی من شەرم بکەن تۆ دەبێت دژ بە ڕەفتارێک بی بەرامبەر هەر یەکێک بکری ئەوە خاڵێک. خاڵی دووەم هەوڕێن لێدان لە ژن یەکەم جار نییە بڕوا بکە مە 92 ششی هەشتی 92 خۆ پیشاندانێکمان دژی شەڕناخ کرد قەتڵ و عامی شەڕناخ کرد ئەو یەکێتی پارتیە ئەو کات قوچی شێرە و ئەمیت سمکۆ هەبوون لە ئاسایشی هەولێرێ ئەوە گولە نییە لیان دەدەین دوو شەهید و 12 بریندار و 8 چیران دوو ئافرەت چیرا یەکەچیان ناوی پەیمان بوو خەڵکی هیلان بوو یەکەشکەش ناوی لەیلا بوو ئەوی بێتەوە بیرم تاان چیرۆکی ئەو لە پەیمان ئەشکەنجە دراوەی هەموو زیندانەکان تەعزیب هەموو شتێکیان لەگەڵ یعنی تەعزیبێکی زۆریان کە سلااو و ڕێزم هەیە بۆ خۆی و هاوسەرەکەی لە هەر شوێنەکە نەگەرانە هاوڕێیان یعنی ژنەشکە کوردی ڕۆژاوە بوو گیرا بوو تا ئەو ژنەکە تەقەما لێکرا ئاوا سەری دەستی خۆی بە منداڵە 4 ساڵیەکەی دادا بوو گولەیەک بەو دەست بێرەی کەت بوو گولەیەکیش بێرەی ئەزان وحشیانە کە شەو تەعزیبیاندا بوو لەسەر برینەکەی و لە مەعبەینەکەی لێیاندا بوو بڕوا بکە کە ئازاد بوو هاتبوو ماڵی ئێمە نزیک دوای 4 مانگی دەستی ئەوەندە بەرز کوردی ڕۆژاوە بە خۆی و هاوسەرەکەی هەردووچیان گیرا بوو. کارە ساتە ئەوانە ئیشی نوێیان نییە ئەوە لە شاخەوە فاشی بوونە بۆیە دروشمەکان واز لێبین دروشمەکان هەر لە سەچیاکان بووە هەر لە بۆ گوتن و فێڵکردن لە ئێمەی نەکبەت و گەنج بە کوشتنداندا بوو ئەگەنا لە پراکتیکدا من دەمە یەکشت بڵێم تاالبانی وانە کورە بابە ئەوە کاکەلگورت تاالبانی هەیە خزمی خۆیتی لە دەستگا ئەیگوت یەک کادیر نەبووە یەک کەس نەبووە چیرۆر کرابی یان تەعزیب برێم شوێن بزر کرابی بەبێ ئیمزای تاالبانی. هاوڕێیان من کۆمەڵێک ناو دەنگ ناوم لۆ هاتیە لەسەر ئەوانەی با یەکەم کەس لەوانە باس بکەم کەوانەی لە مژدەخانیاندا دوو گەنج بوون دوو براهنە ناوی هەرێز و هەرێم خدر گۆرکە گورگەیە گۆرکەیە نازانم چیە زۆر بێ ناموسنە دووە زۆر بڕوا بکە کادرێکی ئاسایش دەگوت پێی گوتمە زۆر ناویان دایمێسوی قەڵازەوە باسەکەم لەبەر چاوی هیواقەرەنی سەر و شارەوانی ئازارم قایم خام و پەرلەمانتارێکی چیتی شیروان میزای پێشوویەکێتی لەوێن دەربووە لەو شنەیاندا یەکەچیان غیرەتیان نەبووە قسەیەک بکەن یەکەچیان لەبەر چاوی ئەو سێ بەرپرسەی و مدیری ئاسایش خۆت دەبینن سۆ دەنگکان لێرە بڵاو دەکرێتەوە کە چەندە ئاست نزمە ئەڵێ تو کۆیلەی منی کورە بڕۆ نازان ئینسان تستان پێ بڵێ کۆیلە کەی مۆدیلی ئەومە و شەرم لە خۆت ناکە حیزبی سۆسیال دیموکرات ئەوە قامچیدار لە ئەوروپا لە ئافرەت کەم دەدرێت نەک لە کوردستان هاوڕێیان کە لە کوردستان ینی هەندێک پەند و شتێ من نامێ لێرە دووبارێکم
بێشەرەفینە چۆن دەستان دێ لە ژن و گەنجی کوردەنداوە قوت دەکا چۆن دەستان دێ ئەوەی ئەردۆغان نەیکردی ئەنگۆ دەیکەن فەرقتان چیەسە لەگە ئەردۆغان و ئەمنەکانی باز بە مەبدا ئەم هەمووانە لە خۆپیشاندانی هێشتا دوو بوون بزانە بە شەرەفتر بوون ئەمنەکانی باز لەگە خوێنکاران کاتێ لێیان دەدان یان نا خۆ هەشتا و دوو هەشتا و چار هەموو ئەو بە بەراوردەچی ئەو دوو خۆپیشاندانە بکەن باز بەو هەموو فاشێت و دیکتۆرێتی خۆی هاوڕێیان ئەو هەژارە کە بەڕێوەبەری ئاسایشی ڕانیە بانی تەلەفۆنم لۆ کرد خۆشە دەری ئەو شتا ئەمنیانە ڕابتە بە من ئەدی بە چێە بەوە زەریبەیە یان بە تەقاعودیە زۆر کۆمیدیە لە شەرمان تەلەفۆنەکەی دانە لەبەر ئەوی چاوشۆڕن لەوانە تا ئەنا من ڕێزم هەیە لۆ ماڵی باوکی ئەڵێن باوکی مامی دوێنێ دەستیان خۆشبی زۆر قسەیان پێگوتیە پێیان گوتی شەرمەزاری هەموو بنە ماڵەکەمانت کرد ئەو ڕاستش دەکەن هاوڕێن لەمە دوای ئەو سەرسەریانەی کە ئاوە ئازاری خەڵک دەم بڕۆن لە بنە ماڵەکانیان پێیان بڵێ ئەو شەرمەزاری ئێوەیان کرد و کێشەی کۆمەڵاتیتانەوە بەجدێنن ئەخر خۆ ژیان هەر ئەو ڕۆنیان گەو بەناو کوڕ و کچی کورد دەکەون ژیان هەر ئەو ڕۆنیە ئەمە دیتمان جاشەکان دوای خۆیان ناو ماڵەکاندان ئێستاش چاویان شۆڕە لە بەرامبەر گوتن و کاتێک بەدە من بۆ خۆم چار پێنج کەسم لەوانە لە ناو میدیا گرتیە پێم گوتن باوکو جاش باسی بووە هەڵچووە و شەرمی کردیە و تەلەفۆنی داخست خۆدیتان حاکمەکە مدیری ئاوی هەولێرێ وە کۆن کابرایش کەشە وەخت خۆی لە پارتاک بە درست چاومانداداوە هاوڕێیان وتیان ئەوەی ئەم بزانم ئەوەی ڕێگر بووە لە ناو هەموو ئەو ئاسایشە تەسەوەرکە لە ناو هەموو ئەو ئاسایشە ئەو هەموو قسە زلەیەکێتی مدیری سزنی ڕانیە قسەک مووقفی باش بۆ ڕێگری کردی ئاگەنە لەبەر چاوی هەر هەمووان لە ژنایاندایە لەو پەرلەمانتارێک نەوەی نوێیاندایە چەند شەرمە کورە بابە تۆ واز لە فکر ئۆ بینە ئەنگۆ پشدەر پڕی پڵاعات و میتە پڕی دز و جەردەیە هەر بە خۆیان ئاسایی کورە لە ناو ئاسایش پارە دزرایی قەڵات زێ لە ناو ئاسایش دوربین دزرایە نازام دەیان شودە دزری دەیان مخەدەر تاجری مخەدرەیە هیچ بەس ژنەچیان گرتیە بە 20 کەسان ئەزیەتیاندایە پرچیان ڕاشە بە شەق و شاپە لێیاندایە کە نەمانە وەڵا بەزمیان خۆشە ئەوانە ئەوە وەخت خۆی هاوڕێیەک باز دەکرد دەیگوت بڕوا بکە نەک پارتێکان چ دەکان دەیگوت دەسوون دەیانگۆ دەسین ڕاوەژنی پەکەی دەکەین لە 2000 داوەشێن ناوی کۆمەڵێک جەلادی پارتی یەکێتی لە قەڵاتزێ و ڕانیە لە قەڵاتزێ سەلیم بەک ڕائید محەممەد منازم محەممەد کەشکەڵەی ئەوانە ئەشکەنجەی زۆر خەڵک دەدەن و زۆر دەوریان زۆر خراپە لە ڕانیە عومەر عەلی ئەسیر ئەوە لە 92 دەرێن شەهادەی بێڕەوشتی و ئەشکەنجەدانی خەڵکی هەیە لە 92 تا ئێستاکە ئەو جارە لەگە نەبوو بەزوتیان بەردەوام لەوێن دەربووە نەقیب محەممەد حاجیاوەی مدیری مکافایە چەند گەنجێکیان هەیە سیخوڕی دەکەن لەسەر خەڵک ڤیدیۆی دەگرن ئەو ڤیدیۆیان دەچن دەدەنە شەماڵ قۆڕەی شاوری مدیری ئایتی ئیرانی شەرم کە خەڵک سەقافەت و تەکنەلۆژیای لە بۆ خزمەتکردنی ئینسانیەت بەکاردێنێن گۆل و جەلادی شەماڵ زانا سوور هیوا سوور سەرەی عەلی مەلا برایم ئەو کۆمەڵێک لەو ئەوانان لە ناو ئاسایش ڕۆماتی هاوڕێنەوانە شتان و زانیاریانە کە زانیاریان پێدەدەن هاوڕێیان سەیفوڵڵا بابەکر خۆشناو نەقیبی پۆلیسە بەدەمان چە جارێک تر خەڵکی خۆپیشاندانی ڕاگرتی ئەمید مستەفا کانی تویی ئەوە کۆنە گۆڕانە بۆ ئەوی وەلای خۆی عائیدون بە خۆی و بە هەژار ئەو دووە عائیدون پێشبڕگا بوون داهاتنەوە بەس ناوی لێ نابوون عائیدون وانە عائیدونی گۆڕان بۆ ئەوی ئیسپات بکەن کە جەلالێکی عیاربی سوسارن کە خزمەتکاری ماڵی تالەبانی لە جەلالیەکان زیاتر کاری قێزەوەن دەکەن ئەوە لاهور کڕی بۆ ئەمید مستەفاکانی توی کامیرەی پۆلیسی هاتسۆ ئەو ڕۆگوتیان هەندێک خەڵک گیرە لە کامیرەکان چاودێری دەکەن کاچی من عیبە مدیری پۆلیسی هاتسۆ چۆن دڵبوار دەدەین کامیرەی هاتسۆ بەکار بهێندرێ لە بۆ دامی سێهەرەی کرایە یان ئەوە بەجددیمە خۆپیشاندان کرایە چوو ئیستفادە لە کامیرەی هاتسۆی دەکەن یان لە مخابەراتی عێراقی بێژە و شتینە لە فڕقەی چوار قوڕنە چن یارمەتی دەستگای زانیاری دەدەن ئەوە کامیرەی هاتسۆ خۆ مەعقولە ئەوەی سیارەی دانرایە کەچی ئەوانە دەچن ئیستفادە لێ وەکو ئەوەی کاک برادرێکمان هەیە لە بادینان
سەردار میلکۆ ڕسمەکی ئۆجەلانی لە پشتە خۆی دارم لە ناو دهۆشێ وتی وەڵا پیاسەمە کردی مرور ئەمنی کرد مخالفەی پۆلیسیم کردی ناو لە ڕسمی ئۆجەلان پێ بەهاتوو مۆزەفی ئاسایشی یانوەتەی سیارە و پشتیوالە نییە ڕایگرت بووە تا تەلەفۆن و ئاسایش کرد بردو بیان خۆش وایە کورە چەند بێ شەرەفن کورە شەرم لە خۆتان بکەن بەجددیمە یعنی ئینسان نازانین چ زمانێکتان بەگەر بەکاربینی بەجددیمە یعنی ئینسان بێت چۆن ئەو بکە کامێرەی هاتچۆ ئیلۆک دامی سیارەی دانرایە نەک لە بۆ دۆزینەوەی خۆپیشاندەران یەک بەیەک وێنەکانتان بڵاو دەکەینەوە ئەوانە و ناویت کەشمان لۆ بنێرن لۆمان بنێرن هەمووی دەکەینە ئەلبوم لۆنەوەی داهاتوو بزان لە پشدەر چ ناپاک و جەلادەکە بووە هاوڕێیان فەرموو لەگەر ئەو کۆمەڵە دەنگ و ڕەنگ و ئەو پەیوەندی تەلەفۆنی من لەگەر بەڕێوەبەری ئاسایش ئەڵێ ئیشی ئەمنی من نییە ئیشی ئەمنی من نییە کاتەچی خۆش دەچینەوێ بڕاستم دەچینەوێ دەخۆم گەردێکی بچووکیشمان پێ نییە هە لێرە دەبین و تەواو لە ناو خەڵکی خۆمن سارەکە منە دەڕۆ فەرموو جاڵە پێشمان دەڕۆم باسایی بۆ چێ دەڕۆی برا چۆن نەتوە من دەگرێ بەجددیتە وڵا پێشمان پێ ئەوە فەرموو فەرخۆت فەرموو لاتۆ هەری خەڵکینە ئەو پیرەختە سپیانەتان بەردایەوە عیب ناکەن کاکە گیان ئەو دەمان کە بۆ بەستوە برو ماڵی تۆ ئەوانە بێ بۆ چێ وازنێ کاکە جیان خۆ من نەکۆی تۆ وەڵا کۆیلێ کەسی وەڵا بەزابدی احترام بە هەم کەسێکی جوانە یەک احترام تێدانی ئەگەر یەک ئەدەبێت تێدا ئەو كواتمان شكل جوانا در هذا الشارع كواتمان دوين لكانا ملي توي بانا كوات سيلي هذا وشوانا هيتوني او بانا كوات خيرين مارولا هردي خوا وقولا كوات ديستن موتولا هالقريني او كولا كوات ترى امشولا وشكان بولا ترسان قريان هلي تويا مصان شيوان هلي تويا خلصان بيوان هلي تويا مستان ريوفان هلي تويا هلي تويا كوات تساين بساين رساين كوات ورد بوين برد بوين كرد بوين كوات كرد بوين كوات شد بوين لبن بيت بوين كوات كوبارة بوشارة شي اولا سارة كوات شارب تبو مجا دلي دايك بجا كوات بقريبو ما تاوي ما في خوما ناوي كوات دمالي ردلاوي بقريبو ما تاوي وفرمي سقني خيرا كوات مفاصليني بينا ما يدرا وشينا خو خير من بلاشة تيكوشين بلاشة لنا وتشون بلاشة بو كل تشون بلاشة شهيد مون بلاشة كوات كوري شهيد بطالة جيل ثاني بطالة. الو کاکە چۆن سەرچاو باشی برا مەمنونم کاکە من ناوم قادر نادرە لە سوی تەلەفۆن دەکەم یەک دوو پرسیارمان هەبوو بەڵێ کاکە ژادوونێ ئەو دەنگەمان بڵاو کردیتەوە لەمەیە کۆمنتاری بەڕێز بزانم چیە لەسەری دەنگی سیوا بژیان
دەنجی ئەو ژنێکی پەرلەمانتار بە داری کارەبایی لی دەدەن ئەوە لە چ ئەخلاقی سیستەمەکی سیاسی وەشایتەوە ئەوە تەلەفۆن بۆ لایانی کەپکەوە هیچ پەیوەندی و ڕەبتی بەم نەوە نێ بە قوربان ئەتو ئاسایش چۆن ڕەبتی بە تو نییە ئەتو هیچ ئاسایش ڕەبتی بەم نەوە نێ. بە قورب ئەدێ بۆ دەنگەی کە لە ناو ئاسایش قسەی پێی دەڵێ دەرێت تو کۆی لێ منی بابەجان تەلەفۆن بۆ خەڵکی کێ بکە بۆ تەلەفۆن کورێک بۆ من مەکەوە. کاچی من ئەلۆ کاکەزار چۆن سەرچاوم باشی برا مەمنونم. کاکە من ناوم قادر نادرە لە سوی تەلەفۆن دەکەم یەک دوو پرسیارمان هەبوو بەڵێ کاکەزار دوێنێ ئەو دەنگەمان بڵاو کردیتەوە لەمەیە کۆمنتاری بەڕێز بزانم چیە لەسەری دەنگی چی بابەجان؟ دەنجی ئەو ژنێکی پەرلەمانتار بە داری کارەبایی لی دەدەن ئەوە لە چ ئەخلاقی سیستەمەکی سیاسی وەشایتەوە ئەوە تەلەفۆن بۆ لایانی کەپکەوە هیچ پەیوەندی و ڕەبتی بەم نەوە نێ بە قوربان. ئەتو ئاسایش چۆن ڕەبتی بە تو نییە ئەتو هیچ ئاسایش ڕەبتی بەم نەوە نێ. بە قورب ئەدێ بۆ دەنگەی کە لە ناو ئاسایش قسەی پێی دەڵێ دەرێت تو کۆی لێ منی بابەجان تەلەفۆن بۆ خەڵکی کێ بکە بۆ تەلەفۆن کورێک بۆ من مەکەوە. کاچی من ئەو قسانە هەموو ئەدەب و ئەخلاقی خۆت دەردەخا شەرمە بۆ تۆ بۆ ئوسلوب و شێوازە تەلەفۆن دەکەی و ئەو هەموو بوختان و درۆدە لەسەر بۆ خەڵک هەڵدەبەستیت و یەقی ئەم دەگریت و یەقی ئەو دەگریت و تۆ میزداقێتی کارەکەی خۆت لەدەست داوە نە چالاگوانی نە ڕۆژنامە نووسی نە هیچی نە هەی پیاوێکی لە دەرەوە بەس خەریکی حەپەحەپی ئەو حەپەحەپەش لە خۆت جوانە قابلی خۆت بێ و تەلەفۆنیش بۆ ئێمەمانان مەکەوە لەبەرەوەی مە بەس شەرم دەکەین ڕاستی جوابی خەڵکی نەفز نزمی وەک تۆ بدەینەوە تۆ هەموو پیرۆزیەکان هەموو خەڵکی باش هەموو خەڵکی هین دەکەی ئامانج قسە دەکەی قسە دەڵێ کەسێک شتێکت بۆ بنێرێ بەبێت بە دوواداچوون بەبێ لێ کۆڵینەوە بەبێ هیچ بڵاوی دەکەی و خۆی پێبارز دەکەی بۆی پەیجووینەکەی خۆت پێ بەقەوەتکەی ئەوانە هەمویان دەزان من بۆ خۆم گومانی 100% هەیە کە تۆ بەدەستی خەڵکی دەرەشی ئەو بابەتانە بوروژێنی و احتیمالی هێشی هەیە هەموو سەرچاوی دارایەکانت لەو شوێنانە بێکە بەکارت دەهێنوانە لەبەرەوەی ڕیسواییە بۆ تۆ ئەوەندە قسەی نابەجێ و قسەی حەلق و مەلق تۆ بە من دەڵێ قسەیەکت کردووە بەڵام تۆ هەزاران بێ ئەدەبی و بێڕێزی و بێحورمەتی لە ئەوەکەی خۆت دەکەی یعنی جارێک لە جاران قسەیەکت نەکردووە یعنی ئینسان بڵێ ئۆخەی ئەمە چالاگوانێکمان هەیە ڕۆژنامە نووسێکمان هەیە تۆزێک ئەخلاق و ئەدەب و میزداقێتی ڕۆژنامەوانی و ڕۆژنامەگەری تێدایە یعنی شەرم دەکەم کوردم خەڵکی وەک تۆ هەیە ڕاستی هەموو درۆدە لە سانەی بەناوی برادران و بەناوی خەڵکی ئەمەوە دەیکەی ئەو هەموو درۆیانەی کە بۆ کادیر و بۆ خەڵکی یەکێتی و بۆ خەڵکی دەسەڵات هەڵی دەبەستی کاکە شەرمە ینی شەرم بدگرێ زۆر باشترە دارزەی باشترە لەوەی ئەو هەموو بوختان و فەسادی و فتنەی کە بەرامبەر بە خەڵکی دەکەی کە دەتەوێت شخصێتی خەڵکی پێلەکەدارکەی باشە شەرمە دارزەی داوەشەی باشترە کاری ڕۆژنامە نووسی بکەی بەو ئەدەب و ئەخلاق و ئوسلوبەت کاکە وەڵڵای عیبە ئەوەندە قارەمانن دیدەبینی لە ناو ژووری ئاسایش قارەمانەچی ئەڵێ ئەو ژنە پەرلەمانتارەی ئەمن بە تو کۆیلەی منی وا خۆی لێ تووڕە دەکەی بەنا ئەو خەڵکە هەژارەی دەکەون بەدار و بەردی ئەو هەموو چەتە و ڕێگرەتان هەیە ئەو هەموو ئەمنانەتان هەیە وەکو ئەمنەکانی بەعس بەنا ئەو خەڵکی دەکەون بەڵام ئاوا لە شتێک کە شەرمەزار بن چاو لەبەر دەنێن تخوا کۆمیدی نییە بە من دەڵێ وەزعی ئەمنی ڕەبت بە منیە پرسیار لە خەڵکیتر بکە کاچی خۆ من دەزانم ئەمرت بێکرایە بەس ئەخر ئەوە کۆی لە بوونە تۆ ئەمرەکە جێبەجێ دەکەی ئینسانی بە عزەت و نەفس قەت خیانەت مەبادئی پرەنسیبەکانی نایە دار لە خەڵک بەرزکاتەوە کە داوای قوتی خەڵک بکە لە کاتێکدا لەبەر چاوتان دەڤەری پشدەر پڕ لە مخدرات میت طلاعات تەجاوز بووە
دەیان گەنج لەو 20 ساڵەی لە ژێر دەسەڵاتی خۆت و حزبەکەت و ژێر ئیرادەی بەر لە تو دوای تو شەهید بووە بریندار بووە وەکو ئەوەی دێتاندانا باز دەکەن نییە زۆر بە ئازایەتیەوە باز دەکەن کاتێک کە لەو گەنج و مەنجانە دەدەن دەیان دەرسێن داوە شێن باشە داوە شێن دووبارە کە ئاوە وەردەگەڕنا کوڕ و کچی کورت بە دار و ئەوەی لە کاتێکدا خۆت و حزبەکەت و 30 ساڵە و دەیان هەزار کورتان بە کوژدا لە پێناوی ئەوەی کە ئەوەی بکەن ئازادی و عەدالەتی کۆمەڵایەتی بێنە بەرقەرار ئەوەتانە بەدار و بە ئەوە لە ژن و کچ و کوڕ و گەنج و خەڵکی هەژاری کوردەدەن لۆ مافی خۆی دێتە پێش بەڵام چاوتان لەبەر دەنێن لە بەرامبەر سەدان نەعەدالەتی بکە نەوەکانتان شەرمەزار دەبێت نەک بۆ ئێستا بۆ ئایندەش